بەشی نەخۆشیەکانی دڵ و قەسەرە بەسپاسەوە لەلایەن ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی بە بڕی 65,000 دۆلار بۆ هەڵەبجە جێبەجێ دەکرێت. درێژ بە مێژووی ئەم پرۆژەیە ئەگەڕێتەوە بۆ 2 مانگ لەمەوە پێش خۆشبەختانە پاش تەقدیمکردنی پرۆپۆزەل لەلایەن بەڕێز پارێزگای هەڵەبجەوە تیمی ئەندازەی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە توانی ئەو پرۆپۆزەڵە بە پەسەند جێبەجێ بکات یاخود بە پەسەند ڕایپەڕێنێت لەوەی کە بۆ هەڵەبجە ئێستا پێویستێکی هەنووکەییە لەبەرەوەی کە بینایەکی وامان نەبوو. جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەبێتەوە هۆی دروستبوونی بینایەکی شایستە بە بەشی نەخۆشیەکانی دڵ و قەسەرە.